پارتی گەڕێکی دانوستانەکانی لەگەڵ لایەنەکان دەست پێ کردەوە، بەڵام تا ئێستا ناوەڕۆکی دانوستانەکان نادیارن. فازل میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی لەبارەی سەردانەکانەوە ئەوە دەڵێت پارتی پرۆژەی نییە و دەیەوێت لەگەڵ هەموو لایەنەکان پرۆژەیەکی هەمەلایەنە پێک بێنن. دوای چەند سەردانێکی پارتی و دووپاتکردنەوەی ئەم قسەی فازل میرانی، ئێستا دوو پرسیاری سەرەکی لای هاوڵاتیان و چاودێران وروژاوە. یەکەمیان ئەوەیە لە کاتێکدا کێشە لە نێوان پێشلایەنەکەدایە پارتی بۆچی بازنەی گفتوگۆکانی فراوان کردووە. دووەمیشیان ئایا پارتی کاتەکوژێت یان نیازێکی ڕاستەقینەی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان. بە گوێرەی زانێرەکان بێبەرنامەی پارتی و فراوانکردنی بازنەی گفتوگۆکان لە نێوان هەموو لایەنەکان سەرنجی پارتە سیاسیەکانی بۆ خۆی ڕاکێشاوە. بە جۆرێک ئەو باوەڕیان لا دروست بووە کە پارتی نیازێکی جددی نییە لەم پرۆسەیەدا و یاریکات لەگەڵ لایەنەکان دەکات. نایەوێت پەیامەکەی بارزانی جێبەجێ بکرێت ئەگەرچی هێشتاش ئومێدیەکیان بە دۆخەکە ماوە. دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری کورد لەبارەی دانوستانەکانەوە ئەوەی بەپەیانوت کۆبوونەوەکانی پارتی لەگەڵ لایەنەکان جددی نین و پێویستە ئەوانەی بڕیاریان بەدەستە لە وێنەی سەرۆکی سەرۆکایەتیەکان و سەرۆکی پارتە سیاسیەکان کۆ ببنەوە و کێشەکان چارەسەر بکەن. قسەکانی دکتۆر مەحموود عوسمان لە کاتێکدایە پارتی لە یەکەم هەنگاودا کە دەبوو پێنجلانەکە لە دەوری مێزە کۆبکاتەوە و ئەو کارەی نەکرد. لە هەمان کاتدا پێچەوانی وەڵامی چوار لایەنەکە کە پێشوازیان لە وەرەقە سیاسیەکەت بارزانی پێشنیاری کرد، پارتی هەمیشە خۆی دوور دەگرێت لەسەر قسەکردن لەسەر ئەو وەرەقەیە کە دەبوو لایەنەکان قسەی لەبارەوە بکەن و بیکەنە خاڵی دەستپێکی کاراکردنەوەی پەرلەمان و پێگێنانەوەی حکومەت و سەرۆکاتی هەرێم. بەڕای چاودێرانی سیاسی، پارتی ئەگەر نیازی چارەسەری کێشەکانی هەیە پێویستە لە ڕێگەی کۆبوونەوە لەگەڵ چوار لایەنەکەی تر هەنگاوی کردداری بهاوێت. ئەویش یەکەم شت کاراکردنەوەی پەرلەمان و پاشان پێگەێنانەوەی حکومەت و سەرۆکاتی هەرێم بەپێی خواستی هەر پێنجلانەکە و بەرکەوتی هەڵبژاردن وە پاشان جێبەجێکردنی ئەو نەخشە ڕێگایە تا هەڵبژاردنی داهاتووی هەرێمی کوردستان. ئەمەش کاتێک ئاسانتر دەبێت سەرکردەی هەر پێنجلانەک کە ماوەی زیاتر لە 2 ساڵە یەکتریان نەبینیوە کۆ ببنەوە و بربەستە سیاسی و دەرونیەکانیان بشکێنن. هاوکات چاودێران وای بۆ دەچن جێبەجێکردنی هەر سیناریۆکی تر جگە لە پێگەێنانەوەی هەرسێ سەرۆکاتیەکە کە لەلایەن بارزانی و پێشنیار کراوە ڕەنگە سەرنجی لایەنەکانی تر ڕانەکێشێت. ئەمە جگەلەوەی کات کوشتن پێش هەموو کەس پارتی دەخاتە نێو چوار گۆشەیەکی سوورەوە.